سڵاوتان لێبێت بەرنامە و بە دوواداچوونی ئەم جارم لەسەر ڕێگاکانی دەرەوەی شار و خراپیانە بە نمونە ڕێگای دووکان چوارقڕنا. ئەم ڕێگایە یەکێک بوو لەو حەوت ڕێگایەی کە حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە سەرەتای کابینەکەدا بە مەرجی سەرەکی گرتووتی ئەمە یەکێکە لە پلانە سەرەکیەکانمان کە دەبێت لەم وەرزەی کابینەکەماندا کۆتایی پێبهێنین. بەڵام دوای 4 ساڵ و نزیکبوونەوەی کۆتایی هاتنی وادەی ئەو وەزارەتە ئەم ڕێگایەوە خۆیەتی و تا ئێستا تەواو نەکراوە. بۆ ئەم بابەتە لایەنی پەیوەندیدار و موعاناتی شۆفێران و هەوڵی چالاکوانان دەخەینەوە. من نزیکەی ساڵێک دەبێت لەم ڕێگایەوە هاتچۆ دەکەم. ساڵە زیاتر بە بەردەوامی هەر لەم ڕێگایەوەم، بەڵام ساڵێکە بە ڕسمی لەم ڕێگای هاتچۆ دەکەم تا ئێستا ڕێگای وا خراپ نەبینیوە لە ژیانم. یعنی ڕێگاکە بەجددی وەها خراپ بووە، هیچ ئەوەشی مەرجێکی سەلامەتیدا نەماوە، سیارە لە پێش چاکەوێ. یعنی لەم وڵاتە ڕێگاکە وای لێ هاتووە، نەک ڕێگایەرە هەموو ڕێگاکان وای لێ هاتووە. سا هەموو ڕێگای ترەلە لە هەموو شوێنە گیراوە بینی هەولێر سلێمانی، لە هیچ شوێنە ڕێگا نەماوە. یعنی وا لێ هاتووە ژیان لەبەر چاو دەکەوێت لەم وڵاتە. یعنی ڕێگا نییە بۆ سیارەی بار هەڵگر. فەرقی سیارەی بار هەڵگر و سیارەی بچووک چییە؟ بچووکت پێیان بار هەڵگر؟ من بار هەڵگرم پێیە. یان چییە؟ من سیارەکەم ئێستا لێرە نییە وەڵا. بەڵێ لە ماوەی ڕابردوودا چەندی جار ڕێگای گیراوەوە، بەڵام هیچ سوودی نەبووە. هیچ سوودی نەبووە ڕێگاگرتن، یعنی بەس عەزەتدانی سایق و عەزەتدانی خەڵکە. من خۆم یەکێک لەوانە کە پێشتر لەم سەرپردەی بادەوان ڕێگام گرتووە، ڕێگام لە خۆم گرتووە بۆی جادەکە چاکەن. هیچ یعنی هیچ حکوومەت هیچ ئەوەیەکی نییە جوابی ئەم خەڵکە هەژارە بداتەوانێ. حکوومەت باکی نییە، بەس ناوتەکەی خۆی بڕاتەوە هیچکە نییە. یەکێک لە گرفتە هەرە گەورەکان یاخۆی بڵین دەتوانین بڵین لە قەیرانە هەرە گەورەکان و مەترسیدارەکان لە دەبتوێن قەیرانی خراپی ڕێگاوبانە و خراپترین جۆری ڕێگاش دەتوانم کە بڵێم لە هەموو هەرێمی کوردستان ڕێگەی نێوان ڕانیە بۆ دوکانە. ئەم ڕێگەوە بەداخەوە لە ماوەی 33 ساڵی حکومڕانیدا هەتا ئێستا ئەم ڕێگەیە تەواو نەکراوە و لە 2014 و لە دوو پێشتر لە 2009 کۆمپانیا هاتوتە سەر بەجێ هێشتووە، لە 2014 کۆمپانیا هاتوتە سەر بەجێ هێشتووە و تاکو ئێستا 2019 دووبارە کۆمپانیەکان هەندێک ئیشیان تێدا کردووە بەجێیان هێشتووە. خراپترین ڕێگا، خراپترین مەعانات، گەورەترین گرفت لە دەڤەری بتوێن و پشتەر کە بۆتە هۆکاری مردن، هۆکاری قوربانی خراپی ڕێگاوبانە. ڕێگاکە بەڵێ ڕێگاکە یەک شت زۆر گرنگە ئاماشەی پێ بکەم، ئەویش ئەوەیە لە دەڤەری بتوێن و پشتەر دووەم ڕووداوی مردن لە دوای نەخۆشی دڵ بە هۆکاری خراپی ڕێگاوبانەکانە. ئێمە وەکو چالاکوانانی مەدەنی پێشتر ساڵانی پێشتر لە 2015 و لە 2017 دوو جار کەمپینی زۆر فراوانمان کردووە، وەڵامان گەیاندووە لەسەر خراپی ئەم ڕێگاوبانانە و حکوومەت و لایەنەکانی بەرپرسیارمان ئاگدار کردوتەوە لە خراپی ئەم ڕێگایە، بەڵام هیچ تەئسیری نەبوو. ئەمە خاڵێکی تر گوندەکانی ئەو دەڤەرە بەعام دەڤەری بتوێن و پشتەر و ئەوانە کەوتونە سەر ئەو ڕێگایە خۆپیشاندان و مزاحەڕەی زۆر گەورە فراوانیان کردووە کەچی دووبارە هیچ نەبووە. بە جۆرێکی تر ڕۆژنامەنووسان و چالاکوانان و میدیاکاران هەر هەمووی راپۆرت و لێدوان و قسەی زۆریان لەسەر خراپی ئەم ڕێگاوبانانە کردووە کەچی هیچ بە ئەنجام نەگەیشتووە. حاڵەتەکە گەشتۆتەوەی بڵێم ئەگەر لە ماوەی 33 ساڵی حکومڕانیە ئەم هەرێمە دەڤەری بتوێن و پشتەر و بڵێن کوردستان ئەگەر لە دەستی خێڵدابایە خێڵێک ئەو جادەی پێتاوا دەکرا کەوانە تەواویان نەکردووە، چونکە ڕێگاکە مەسافەکەی زۆریش نیە 5 ئەوان بەداخەوە دەتوانن
بەڵام لەبەرەوەی گەندەڵیەکی زۆر هەیە پارە خواردنێکی زۆر هەیە پارەیەکی زۆر دەدزەرێ پرۆژەکان تەندەرەکانیان لێ دەدرێ و پارەکەیان وەردەگیری حکوومەت تۆزێکی جێبەجێ دەکا و پارەکە دەخوات و دواتر بەجێ دێهێڵێ ئەگینا ڕێگاکە زۆر دوور و درێژ نییە هەموو ڕێگای نێوان ڕانیە بۆ دوکان 50 کیلۆمەترە ئەتوو لە ماوەی 33 ساڵی حکومڕانیدا دەسەڵاتێک نەتوانی ڕێگایەکی 50 کیلۆمەتری تاکە چاوەڕێی چی لێ دەکەی بەڵکو ئەم بەهۆی گەندەڵی زۆر بەهۆی پارە خواردنی زۆر بەهۆی نەبوونی ڕقابە و لێپرسینەوە بەهۆی سزانەدانی بەرپرسان و گەندەڵکاران ئەمانە بوون بە هۆکاری ئەوەی کە ئەم ڕێگایانە تەواو نەکرێن بەداخەوە زۆرینەی پرۆژەکانی هەرێمی کوردستان و پرۆژەکانی دەبەری بتوێن و پشدەر لەسەر ئەساسی پارە تەسمیمیان بۆ دەکرێت واتە دێ کۆمپانیاکە بزانی پارەکە چەندە بە خراپترین کواڵیتی بە خراپترین شێواز تەسمیم بۆ ئەو ڕێگایە دەکات بەس بۆی تێدا قازان بکە نەکەوەی بەپێی ستاندار ڕێگا هایوایەکان ڕێگا بەرزەکان ڕێگاکان دەرەوە شار بەپێی ستاندار تەسمیم بکرێت و تەواو بکرێت اینجا چاوەڕێی پارە بکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەمە مەترسێکی زۆر گەورەی دروست کردووە. بە شێوەیەکی گشتی کەم و کوڕی زۆرە لە ڕاستیە ئەتوانین بڵین ڕێگاوبانەکان یەکێکە لە هۆکارەکانی زیادبوونی قوربانیانی هاتوچۆ و هۆکاری زیادبوونی پێکاتانەکان هەڵبەت هەمووی هۆکاری سەرەکیە ئەمە هۆشیاری هاتوچۆمان هەیە دەرهێنانی مۆڵەتی شۆفێریمان هەیە کوالیتی ئۆتۆمبیلەکانمان هەیە هۆشیاری تاکمان هەیە ڕاگەیاندنمان هەیە ڕێگاوبانمان هەیە هێڵ و هێماکانمان هەیە هەر یەکەی بۆ خۆی هۆکارێکە وەکو لە پێشە ئەرزی جەنابتم کرد هەمووی پاکێجێکە هاتوچۆ یەک سەکتەر نییە یعنی یەک بابەت نییە کۆمەڵێ بابەتە پاکێجێکی لێ دروست بووە هەر یەکەیان ئەگەر بێت و خەلەلێکی تیابێ یان ما بڵین هەر یەکیان کێشەیەکی تیابێت کاریگەری نەرێنیە بێت لەسەر کۆی پرۆسی هاتوچۆ. ڕۆژەی قۆناغی دووەمی دوکان چوارقۆڕنا بەڵێ ڕێگەی دوکان چوارقۆڕنا هەر بۆ زانیاری جەنابتان پێگە لە سێ قۆناغی یەکەمەکەی لە چوارقۆڕنەوە دەست پێکەتاوەکو پردی هیزۆب 18 کیلۆمەتر و نیوە ڕێژەی لە سا 96 بۆ 97 تەواو بووە ئەوە کۆمپانیایەکی تووشی ئیشەکەی جێبەجێ کرد. قۆناغی دووەمەکەی لە پردی هیزۆپەوە دەست پێکەتاوەکو ئەم دیوی خەلەکان 25 کیلۆمەترە بودجێی پرۆژەکە 54 ملیار دینارە وا بزانم باڵە نەچوو بێتم چونکە پرۆژەکە زۆر کۆنە هی 2011ە ئێستاکە ڕێژەی لە 145 جێبەجێ کراوە پێویستی بە 29 ملیار دینارە بۆ تاوکردنی و بەڵندەری پرۆژەکەش کۆمپانیای سروشتی هیرانە. جەناب باسی دوو قۆناغی کرد هەڵم لێ بم خۆی سێ قۆناغە بەڵە قۆناغی سێمیان کە لەم دی و خەلەکانەوە دەست پێکاتەوە ئیتر ئەیاتەوە لە دوو سایدەکەی ناو دوکان ئەوە قۆناغی سێمە و پێکاتوە لە 10 کیلۆمەتر وەکو چەند جارێکی کەش ڕوونکردنەوەمان ناوە ئەو قۆناغە بە دۆلار حسابیکەین بە 30 میلیۆن دۆلارە ئێمە مەفاوەزاتمان هەموو شتێکمان لەگەڵ بانقی نێودەوڵەتیە بڕانۆتەوە کە لەو ڕێژە قەرزەی کە ئەگەر بیدات بە حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق ڕەزامەندی لەسەر بدات لەو ڕێژە قەرزەی کەیرە بە حکوومەتی عێراق بە شەکەی حکوومەتی هەرێم سێ پرۆژەی بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە پێ جێبەجێ بکرێت سێ پرۆژەی استراتیجیەکە لەوانە ئەم قۆناغی سێمەی خەلەکان دوکانە کە پێک هاتووە لە 10 کیلۆمەتر و بە
گژمەی 30 میلیۆن دینار ئەبێت جێبەجێ بکرێت. کاک محەممەد ئەو ڕێگەی کە بۆ هەولێری ژەڕ ئەوەش وەکو پێویستە بە تایبەتی هەڵم بە ڕێگەی گڵاوەکان ناسراوە کە بارهەڵگرەکان لێوێ دەکەن ئەوەش وەکو پێویست نییە نازانم ئەو گەیشت بە چی زانێریتان هەبێت. ئەگەر مەبەست دووسایدکردنی هەولێر کۆیە بێت ئەوە ئیشەکە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی هەولێرە ئەوەنەی من وردەکارەکەی نازان بەزەوەنەی بزانم لە 5 قۆناغ پێگێت قۆناغەکان بە شێوازی جیاواز و بە ڕێژەی جیاواز ئیشی تیاکراوە و تونێڵێکیشی تێدایە کە لە شاخی هەیە بە سوڵتانە بێ بکرێت ئەو 5 قۆناغە جێبەجێ بکرێت لەگەڵ تونێڵەکە تێکەڵە بێتەوە لەگەڵ ڕێگەی دوکان خەلەکان و ئیتر بە دووسایت بە کاملیە بەسرێتەوە بە هەولێرەوە. ئێمە شارەزای ڕێگاوبانەکەین ڕۆژانە بڵێن ئاگاداری گرفتی شۆفێرانین قەرباڵغێکی زۆر لێرە دروست بووە بەتابەتی لەوەتی ئەو بارهەڵگرانە هاتوونەتەوە بۆ ئێرە قەرباڵێکی زۆر جگە لەوەش ڕێگاکەش زۆر خراپە ڕانی ڕێگاکە هەتا بڵێ کوالەتیەکەی خراپە هەم تاسە و چاڵ و سۆڵێکی زۆری تێدا هەم ڕێگاکەش دەستکە جگە لەوەش لە 2012 بۆ سیانزەوە دووسایدەوە ئەمری هینی دەرچوە تا ئێستا تاوە نەبووە تا ئێستا لەوانە 5 بۆ 6 زار تا ئێستا وەستاوە دووبار دەستی پێ کردوێتەوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکەنەوە بە پرۆژەی دووسایدەکە ئەو دووسایدە لە هیزۆپەوە تا ئەو دیوی خەلەکان ئەگەر ئەو دووسایدە تاو بێ هەم هیچ گرفتێکی هاتوسۆ دروست نابێ هەمیش ئەوە ئەو قەرەباڵغەی کە لەسەر ئەو زادێشە جگەلەوە قەرەباڵغەکە کەمتریش دەبێتەوە چونکەوە دەبێتە دووساید جگە لەوەش ڕۆژانە ئێمە لێرە ئاگادارین چەندین حاڵەتی نەخوازرا دووزات چەندین حادیسە ڕوودەدا جگە لەوەش تا تەقینەیە خۆ تاسە و تاڵ و سۆڵێکی زۆری تێدا داواکاری ئەگەر بکرێت ڕێگامان بۆ چاپ بکەن. ئەوەی بینم هاتوچۆ کە من لەم وارە چەند ساڵێکە خەریک و قوڵم پیا بەڵێ فرامۆش کراوە بەڵێ سلێمانی خزمەت ناکرد یعنی ئەمە شەقامێکە ڕێگەیەکە 100 مەتریە ئەوە چەند ساڵە تا ئێسش کۆتایی نەهاتووە بۆیە چەندەها ڕێگا و شەقام و جادەوبانیانی ترمیان بۆ دروست کردینە ئەوەی ئێستا بەکاریە هەر کۆنەکانە و نۆژە نەکرێتەوە لە ڕاستیە. لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە جەنابتان و چالاکوانێک ئاگادار بن قورسی ڕووداوی هاتوچۆ چی بووە کە چەند کەسیا بۆتە قوربانی؟ یعنی من ئاگدارم 2019 وە ساڵانی پێشتریش لەو ڕێگەیە لە لۆفەکانی باداوان ڕووداوێک ڕوویدا 8 کەس بوو بە قوربانی بەڵێ هەلێک ڕوودا و پێشتر ڕوودا و ڕوویداوە لە دوو خێزان هەر سەر و خێزانەکان بە تەواسی بوونە قوربان و نەما هەر بەهۆی پێکدادانی ڕێگاکەوە من بە چای خۆم لەو ڕێگایە بینیمە سیارەلێکی داوە 2 کەس 3 کەس بوونە قوربانی. پێشتیش کە بەرکەوتنمان هەبوو بۆ کاری ڕۆژنامەوانی راپۆرتی سیاسی ئەوە جەختت لەوە کردوتەوە کە ئێمە هەمیشە ئەو لەوێتمانێ لە کارە واتە ڕێگایەک کە مەترسیەکە زیاتر بە ڕێگای مەرگ بێ زیاتر هەوڵەدەن کە کێشەکانی بۆ چاسەکەن دوایی بۆ ڕێگاکانی دیکە باشە ڕێگای خەلەکان ڕێگای مەرگ نییە؟ بەتاکید یعنی بەنسبەت ئێمە وەکو جەختی بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانیشمان وەکو جەنابی وەزیریش هەر لە بدایەتی کابینەکەەوە یعنی فۆکەس و تەرکیزی خستۆتە سەر پرۆژە استراتیجیەکان داواکاریەکەی ئەوە بووە کە لە کابینەی نوێمە ئەم پرۆژە استراتیجیانە کە بریتە لە حەو ڕێگان لە سنووری سلێمانیایە کە ئەمانە لەم کابینیا تەواو بکرێت چونکە زۆریان هەیە دەست بەکاربوونی پێش 12 ساڵە بەڵامی تر بە بیانووی قەیرانی دارایی و قەیرانی کۆرۆنا و ئەو کۆمەڵە قەیرانانەی کە یەک بە دوای یەک بەرۆشی حکوومەتی هەرێن ئەگرێ بەڵێ تا ئێستا وەکو پێویست نەتوانراوە پرۆژە استراتیجیەکان کە حوتیان ئەکەوێتە سنووری سلێمانی و سلێمانیە بەستێ بە شار و شارۆچکە سەرکیەکانی چواردەوریەوە بەداخەوە نەتوانراوە
هەمویان تەواو بکەین. ڕای قوربان خۆزگە خۆت لێرە بی هەمووی بێزارە شەو نییە 4-5 سیارە کە تاکەی نەتەقەیە یعنی ئێمە هەردی بێت تەلەفۆن بۆ پەنجەرچی بکەین بڵێن وەرە کاکەوە دوو سارێکە تاقەی تەقیوە یعنی ئەو تەنکەرە یعنی دنیای خەرا کردو بەڕاستی ڕۆژانە بێحەد ینی خەڵک لەیان بێزارە یعنی بەس پارە یەک ڕۆژ نەوتەکەی دەکات نیش نییە خەتای ئەوان نیش نیە ناچارن بۆ ڕێگا بڕۆ بەڵام حکوومەتە بێ ڕێگاکە فراوان کە بیکا بە دووسایی دووە نییە بە تاکیت خودی شۆفێری بار هەڵگر نییە ئەوانش داماون فەقیرن ئەوانش خوا پێیان خۆشە ڕێگایەکی تایبەتیان هەبێ یعنی بۆ کاسبی خۆیان بۆ ژیانی خۆیان بەخوا ساق تەنکەر هاتووە لێرە گریاوە توێتی حەو ڕۆژە ماڵ و منداڵەکەی خۆم نەدیوە باشە ئەویش ناحەقی نییە بەڵام حکوومەتەکەمان خراپە هەنی تاکەی ئەو پارە و پولەی دەبەن نازانم یعنی ئەم ڕێگایە چۆنەڵی بازاڕی پەنچەرچی داوە ئەم ڕۆژێ فرۆش پەنچەرچی یعنی فیتەر کابرا ڕۆتی دەردەچێ شاحوتی دەشکێ اینجا بڵێم چی ئەکسلی دەشکێ کێسی ڕۆنیش تەقیوا لێروکانە هەمووی لەسەر ئەو جادۆبانێ بازاری ئێوەشی دابێ ئەو نە هەڵبەز و دابەز بە خەکە بکات زوو برسیان بێتەوە بەڵێ بە تاکید یعنی کابرا لێرەنان دەخوا دەڵێ نان و ماز ناخۆن لە بەرەو تاسانە یعنی برسیم دەبێتەوە دەڵێ خوانەچی قورسم ڕێگاکە ئەو نا هەڵبەز و دابەزی پێەکە بەڵێ بە تاکی دەرەوەڵا ئەوەندە هەڵبەز و دابەزی پێەکە دانیشتوی خوێن کانی وتمان ڕێگای بەکارێن بۆ ناوشار بۆ هەولێر بەڵێ بە تاکیدەوە ڕۆژانە ڕێمانە ئێمەش قەسابمان ماسفرۆشمان بەفرهێنەرمان ئێمە تا چەند معاناتیان ئەوانیش هەمووی داوای حەقی زیاد دەکەن دەڵێکاکە تایان پەنچەر بووە شاحوتم شکاوە بەوەندەی نام کرێی زیاترم دەوێ ئەوە ئاوایە پێتان وایە باشکردنی ڕێگاوبانەکان ژماری قوربانەکان کەمەکات بێگومان چاکردنی ڕێگاوبانەکان وەکو وتم ڕێگاوبان یەکێکە لە سەکتەرەکانی هاتوچۆ یەکێکە لەو با پاکێجەی کە باسمان کرد تۆ هەر کامێکیان باشکەی تۆ هەتا وەکو ڕێگاوبان باشکەی قوربانی کەمەکەیتەوە تۆ هەتا وەکو هێڵ و هێما و هێڵکاری باش بکەیت و بە شێوەیەکی زانستی دایڕێژی لە شەقامەکانە قوربانی کەمەکەیتەوە تۆ هەتا وەکو سیستەمی مۆڵەتێکی شۆفێری بە کوردی بکەیت و سیستەمی مۆڵەتێکی شۆفێری تاک پەروەردە بکەیت لەمەیا تۆ قوربانی کەمەکەیتەوە ئەم پاکێجانە هەر کەمێکیان هەڵەیەکی تیابێت کاریگەری نەرێنیە بێت لەسەر ڕەوشی هاتوچۆ زۆربوونی قوربانی هاتوچۆ و زۆربوونی پێکدانەکە گرفتی ڕێگای با بڵێن پشتدەر و بتوێن و ئەوە تەنها لەم ڕێگای کۆتاییە تەنان ڕێگای کۆیە و هەولێریش وەکو پێویست نییە ڕێگای نێوان ڕانیە هەولێر ڕێگای نێوان کۆیە هەولێر ڕێگای نێوان ڕانیە سلێمانی هەر زۆر سەیرە عەبدەڵی بە ئەنقەس دەسەڵات یعنی ئەو منتیقەیە دەچەوسێنێتەوە بەڵێ سزا دەدا لە کاتێکدا دەڤەری بتوێن پشتە خاوەنی ڕافەڕینە ئەو دەستکەوتانەی کە هەبووە و کە هێشتا شەیە خاوەندارێکێتی بۆ دەڤەری ڕافەڕین دەگەڕێتەوە و کارەساتی زۆر گەورەتر 43 گوندمان هەیە تا ئێستا حکومەت یەک ڕێگای بۆ نەبردووە ڕێگای چاوڕێژی بۆ نەبردووە ڕێگاوبان مۆتەکەی دانیشتوانی ڕانیە و ئیداری ڕاپەڕینە مۆتەکەی خراپی ڕێگاوبان و پراوێستکردنی ڕێگاوبانەکان لە حکومەت مۆتەکە و دەرد و سەرەتانی دەڤەری بتوێن و پشتەر لە دوای نەخۆشی سەرەتانی ڕێگاوبانە یعنی دووەم هۆکاری مردنیشە تۆ لەوە بکە یعنی زۆر مەترسیدارە ئەم وڵاتانە جا ئەنجا دەڤەری بتوێن لایانی پەیوەندیدار چیڵێن لە ماڵ ڕابردودا کە بەرکەوتنتان هەبووە بەڕێوەی ڕێگاوبان چی ئەڵێن بەداخۆ لایانی پەیوەندیدار بەس بەڵێنی بەدرۆ کاتی هەڵبژاردنەکان دێن گەورەترین بۆ نمونە ئاهەنگی ڕێکلامی هەڵبژاردن دێن لەو منتیقەیە دەکەنەوە بۆ نمونە لە هەڵبژاردنی پێشوو دەسەڵات یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەترین ئاهەنگی ئەعلامی دەڤەری بتوێن پشتدەر کردەوە بەو ڕێگاوە بەرپرسان بەو ڕێگایانە دادێن لەو ماوەدا مەسرور بارزانی بەو ڕێگایە داهاتووە قوبات تاالبانی بەو ڕێگایە داهاتووە بابەت تاالبانی بەو ڕێگایە داهاتوو خەڵک لیان تووڕێ چاوی خۆیان لە حاسێ داخل ئێمە هەموو ڕۆژنامە نووسان لەگەڵ جێگیری سەرۆکی حکومەت کۆبووینەوە
وتومانە دەڤەری بتوێن و پشتەر بۆتە گۆڕەستانی پرۆژەکان دایان پرۆژە هەیە تاو نەکراوە نەخۆشخانەمان هەیە 200 قەلەوەرەی 11 ساڵە 11 ساڵە دەستی لێ نەدراوەتەوە تاوا نەکراوەت کە پێویستمان بە نەخۆشخانەیە لە هەموو دەڤەری بتوێن و پشتەر کە 300 شتێک هەزار کەسە نفوسەکەی 320,000 وەرەوسەرێ 2 دکتۆری دەمار و جەراحی و مێشکرد نییە لە ڕێگاوبان یەک ڕێگامان نییە دوستایت بێت کاک محەممەد حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم با بڵێ باشە کار بەڕێکرد لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا حوت ڕێگای لە سلێمانی کردوتە بەرنامەی استراتیژی خۆی بۆ تەواوکردن کەواتە هەر خۆتان دەڵێن کە تەواو نەکراوە هیچیان وایە ئەمە خەبڵاندنەکەی لە وەزارەت چۆنە واتە وەزارەت لەگەڵ سەرۆکوەزیران لەگەڵ تەواوی کابینەکە باسێک لەوە ناکەن کە هیچ قۆناغی ڕێگاوبان نەچۆتە پێشەوە پێویستەکە زیاتر دەعم بکرێ هەر ئەم ئامارانی جناب پێمان دەڵێ حکوومەت لەوەچی ئەو جدیاتی نەبێ بۆ تەواوکردنی ئەو ڕێگایانە واتاوە 4 ساڵی تەواوکردی هێشتا هیچ کام لەو پلانانی کە خۆی هەیەی 100% جێبەجێ نەبوو وڵی ئێمە دایمە جەختەکەینەوە جەنابی وەزیر بە نووسرا و جەختەکاتەوە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران تاکی دەکاتەوە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە هەفتەی ڕابردووتر کراوە راپۆرتێکی تەفسیلی لەسەر کێشەی ئەم ڕێگەی بینی شارەکانیاوە بە تایبەتی کە ئێستا تەنکەر و بارهەڵگرەکان یعنی لەلایەکەوە بوونەتە هۆی تێکچوونی ڕێگەکان لەبەرەوەی لۆدێکی زۆرە خانەسەرەوە لایشەوە ترەوە بوونەتە جێ مەترسی و ئیزعاجکردنی هاتوچۆکەرانی تریش لەو ڕێگەیانە بەداتا و زانیاری ئەندازەیی هەموو شتەکانی لە ئەنجومەنی وەزیران باس کردو و جەختی لێ کردوێتەوە کە یعنی ئەو ڕێگەیانە تەواو بکرێت یعنی جەنابی وەزیر وەکوتم یەکەم ئامانجی وەزارەتەکەی ئەوە بووە کە لەم کابینەیە پرۆژە استراتیژیەکان تەواو بکرێت یعنی قەت پشتگوێی نەخستووە هەر لە هەوڵی بەردەوامە بۆ بەڵام وەکوتم ئێمە کێشەکەمان پارەیە ئەجینە کێشەی تەکنیکی و هونەریمان بە هیچ شێوەیەک لەو پرۆژانیان نەماوە کام پرۆژەیان کە زۆر دوا کەوتووە ئێستا پارەی بۆ دابین کرێت لە ماوەی ساڵێکی کە ئێمە توانین تەواوی بکەین ڕۆژانە با بڵێن ڕووداوی نەخوازراویش ڕۆدا زۆر ڕووداوی نەخوازرا و بە تایبەتی لەم ڕێگا هەزاران خەڵک تێچووە ڕێگایەکی بەرتەسکیشە ینی ئەگەر زۆر زۆوریان نەبی یان لە جادەکە دەکەویتە خوارەوە بە سارەکەیان ئاوێنەکەت بەر ئاوێنەی سارێ بەرامبەر دەکەوێت ڕۆژانە دایان سارە لەم ڕێگا ئاوێنەی شکاوە کەسی نزیکت هەیە هاوڕێیەکە تووشی ڕوودا بوو بێ لەسەم ڕێگا هەی چۆن بە تاکید ئەرەوەڵە ئەم بەیانە برادەرێکم لێرانەوە ڕۆی سارێ باڕی بێ بۆ خۆم تەنکەر ئاوێنەکەی دابووی لە ئاوێنەی سارێ بەرامبەر باشترین حاڵەتە ئاوێنەکە دەڕوا لەوەی ترا ڕۆحتە ڕوا ئاکید وایە دەبێت یعنی ئاوێنەکە دەبێت بە ئاوێنەشکانەکە زۆر ڕازی بی لەوەی دەبێت ینی لە ئاوێنەشکانەکە سەلامەتە لە چاو ئەوەی کا بڵێ بەربیەوە لە جادەکەیان شتێژی تر داواکاوی چێ لەلایانی پەیوەندیدار لە داواکاری چی وڵات دەنگمان بەی شوێنە ناگەیانی هەر ئەوەیە هاوڵاتێژی ئەحتیادی دەبینێتەوە نا حکوومەت خۆی جوابمان ناداتەوە بەڵام هیوادارم حکوومەت ئاوڕێ لەم خەڵکە هەژارە بداتەوە و ئەم کۆمپانیای ئیشەڵا بەکارکەوێ و ئەم دوو سایدەی بینی چەند کیلۆمەترێکە بینی دوکان هیزۆب تەوا بکرێت ڕێگایەکی سەرەکی و بازرگانیشەتەوە سوتەمەنیە ڕوە باری کەچی داهاتەکەی هەر ڕۆ نازانێت داهاتەکەی هەمووی دفن دەڕوا و هیچی تر کاگردو من دەزانم جەنابەت لە ئەوروپا ژیاوی زۆربەی وڵاتانی ئەوروپا گەڕاویت میسر و لوبنان و ئەمانە گەڕایەگەر بۆ ماسی خواردنیش بوو بێ باسێکی ئەو بۆ بکە جیاوازی زۆرە بینی لە نێوان شەقامەکانی نێوان شارەکانی ئەوێ ئێرە لە ئەوروپا بەڕاستی شەقامەکان نەرمیە نوێنن لەگەڵ شۆفێرانە لەگەڵ هەڵەی شۆفێرانە
کاتێک ئەڵێن هەڵەی شۆفێران کاتێک شۆفێری هەڵە بکە شەقامەکان وا دروستکرا و نەرمینواندنی تایە بۆ ئەو هەڵەیە یعنی زەرەرەکان کەمترە بە شێوەیەکی ئەندازەی لەوێ هێڵکاری کراوە شەقامەکان دروست کراوە بێگومان ئێمەکو ئەوڵاوتم ینی لە ڕاستیە ئەوروپیەکان وڵاتەکانی ئەوروپا یەکێک لە وڵاتانی پێشکەوتوی جیهان لە هەموو ڕوەکانی ژیانەوە ناوزەنگ دەکرێن لە بواری هاتوو چۆشا بێگومان پێشەنگن ئەوان جیاوازی زۆرە لە نێوان ئەوروپیەکان وڵاتی خۆمان کاتێک شەقامەکانی هەرێمی کوردستان نێوان شارەکان بەکارێنی هەستەکەی کە ڕێگاوبانەکان فرامۆشکردنێکیان پێوە دیارە وەکووتم یعنی لە هەنێ جێگە ئیش کراوە بە ئەمین بین لەگەڵ خۆمانە یعنی هەنێ کەم و کوڕیشەیە بەڵام لە هەنێ جێگەش ئەو قسەی جەنابەت زۆر تەواوە ینی ئەبینین هیچ ئاوڕێک نەدراوە چیەڵی لەسەر ڕێگای مەسلەی دوکان بۆ چوار قڕنە بەرتەسک پێچاو پێچ بێگومان ئەو ڕێگانە هەمووی فەرامۆش کراوە لە ڕاستیە ئاوڕێکی جددی حکومت نەیاوەتەوە بە تایبەتی لەم زۆنەی ئەم دیوە ینی ئەگەرمانێ و نەمانێ ئەمە دوو زۆنی نێمە ئەم زۆنی ئێمە بایەخی بە هاتوچۆ کەمتراوە لە ڕاستیاکە بایەخی بە ڕێگاوبان کەمتریاوە بە هیوای ئەوەی کە ئاوڕێکی جددی بێنەوە لە هاتوچۆ و بە شێوەیەکی گشتی لە هاتوچۆ لە ڕێگاوبانەکە کاگەردون جەنابەت وەکو خۆت کە چیتە وڵاتان یەکسەر شەقام و بازاڕۆیەکان بۆتە ناسنامەیە کە ئەو شارە ئەو حکوومەتەی بە تۆ ناساندووە وانە بەڵام کاتێ بەڕاستی ئەوروپیەکێت ئەمریکیەکێت بیانیەکێت شەقامانە ئەبینین موزەجێکی جوان نیشانەیە بێگومان خۆی ئەوەی جەنابەت باسێکی تەواوە ئەوە هەووی وەکو فەلسەفەیەک یاڵێ گەرویستت بچیت شارستانیەت و دەستی کاری حکومت هەر وڵاتێک لە دابەزینن لە فڕۆکەخانەوە ببینیت سەیری ڕێگاوبان و جادەوبانەکانیکەوە لە ڕاستیە کەم و کوڕی زۆرە لە هەرێمی کوردستانە ئەمە یامە یعنی بینیمانە چەندها بیانی هاتوون لێرە چەندها بیانی هاتوون با بڵێن ڤیددیویان تۆمار کردووە لەسەر ڕێگاوبانەکان و لەسەر شەقامەکان و لەسەر کۆی هاتوچۆ بەڕاستی ئەتوانم بڵێم کەم و کوڕی هەیە خەلکی بەردەڕەشم مالم لە هەولێرە ڕێگە وەڵا هەموو ڕۆژ لە دەستی پلێ مچە لە دەستی حکوومەتیان لە دەستی هاوڵاتی دونێکە بە کوێدا چوون ڕێیان کرد شەوێ سماقولیان کردەوە گرتیان ئەمڕۆ کە ئێرە کرایتەوە بەناو شەقلاوەی بەرتەسک نییە ئەم ڕێگایە دووسایی باشتر بێ ینی دۆخێکی نەخوازراو نییە چی بکاتە دووسایت پێشان دەیانگوت ساڵینەوە تو یەکەکان پێشمەرگە بووین دەیانگوت کوردستان 4 پارچەیە بەزیتە بیتە 18 پارچە برای من یعنی یەک هەرێمێک بیتە 18 پارچە داواکاری و چی وەکو شۆفێرێ بۆ ئەم ڕێگایە داواکار لە چی بکەم لە هاوڵاتی یان لە حزب لە چی بکەم حکومەت نابینی ناوە لە حکومەت نابینم هیچ حکومەت نییە ڕۆژانە ڕووداوی نەخوازرا و ڕۆداوانیە هەموو ڕۆژ ڕوودا و ڕوودات هەموو ڕۆژ لە دەستی سایقی ئێستا لە دەستی ئەخلاقی ئێستا هەموو ڕۆژ ڕوودا و ڕوودات بەڕاستی ینی نا جادەکە جادەوبانە نا سایقەکانیش سایقی ئێستا سایق نینە لە ساڵی 91 تا ئێستا و 34 ساڵە بینی سلەیمانی و هەولێر جادەکی سەرەکی نییە لۆ بارهەگریان و سارێکسکە ڕۆژ لە دەستی دێگەلێ ڕۆژ لە دەستی نازام چێن دەرێ تا بە عیبێکی گەورەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە ڕێگایەکی تایبەت نییە لە نێوان سلێمانی هەولێرا بۆ بار هەڵگرەکان طبعا نییە طبعا ینی زۆر شەرمە بۆ حکوومەتەکە من نالێم ینی وەکو بەس کە بەخۆی حکوومەت دەی ببینیت نابینیتن دیارە نابین دەگەنا بینی سلەیمانی هەولێر کەمە دەلێن کە کوردستان 4 پارچە بستە یەک پارچەیە چامان لێ بتە یەک پارچە بەس بیتە 18 پارچە سلەیمانی هەرێمەکە دۆک هەرێمەکە هەولێر هەرێمەکە کاجادا بار هەڵگرە سوتەمەنی و پێوانی بڵێ خوا نەخواست هەر حاڵەتێکی نەخوازراودا گەوتنی زەرە بەرجەناوتەکە طبعا پێ دەکەوی ما چی دەکەی ئەوە مشکلەوەیە چی دەکەی یانیگە پێت کوی زۆرم بینی وارێ وەڵام بینیمەوە خەڵک ناوی سوتایە و مردیە و چەند سایقی بار هەڵگرەکان سوتانە ناوێ و خامەی بار ئاگرە خەتەرە قومبەلەیە ئەگەر دووسایی بێ ڕێگایەکی تایبەت بە خۆتان بێ ئەم لاولۆفەیتیان نەبێ باشترە طبعا ئێستا لە دهۆک لە هەولێر هەتا دهۆک جادەکان هەموو دووساییدا بەس لەو بینی هەولێر و سلەیمانی دووسایی نییە ڕۆژ لە دەستی کۆیە ڕۆژ لە دەستی سماقولی ڕۆژ لە دەستی حەفت گوندی ئەوانە جادی حەفت گوندی جادی کەروباریە جادی بارهەڵەگر نییە ڕوحی من حەفت گوندە بەناوی داتێ جادەکە جادی کەروباریە وەڵی خودی قبول ناکە و سارە بەسەر داتێت بەس چی دەکەی ئەوە دەسەڵاتەوەیە شۆفێران قوربانی یەکەمن طبعا قوربانی یەکەمە
کاک محەممەد باز زیاتر لە تەوەرەکە نزیک بوومەوە کە ئەمەی کە جنابتان باستان کرد کێش و گرفتەکان بوو بە شێوەیەکی گشتی ڕێگای خەلەکان سەرڕایەوەی کە دووسایت نییە بەهۆی کارکردنی با بڵێن ئامێرەکانەوە بەشێکی قراق شەقامەکە با بڵێن کەندەڵان بووە یاخود لە ئەگەری هەرترازانی تای ئۆتۆمبیلە بۆ سەر خۆڵەکەەوە دۆخێکی ئەوە ڕوبەڕی شۆفێر و سەرنشینەکانە بێت و لەولاوە نەبوونی با بڵێن پلانێک لەوەی کە ئەو خۆڕۆکردن و نزیک شەقامەکە دەمێنێ هەندە شوێنەوێتە دۆڵ و ئین لە بەهۆی ئەنجامی ئیشکردنی ئامێرەکان و لە شەقامە دووسایی دەکات ئەمە کاریگەریەکی سلبیتری نابێت لەوەی کە دۆخی ڕێگاومانەکان و ڕووداوەکانیان چۆ زیاتر ببێت بە تاکید ئیشکردن لە ئێستا بڵێن ئەو ڕێگەیە مەفرۆزە بکرێت بە دووسایت سایدێکی نوێ بۆ دروست بکرێ و سایدە کۆنەکەش ئاراستەکانی ڕاست بکرێتەوە و بگونجێنرێ لەگەڵ سایدە تازەکەیە یعنی ئێستاکە کە لە زۆر شوێنە ئیش لە سایدە تازەکە کراوە یان سایدە تازەکە نزم بۆتەوە و وەکو بە کوردەکە خۆمانەڵەن بنکەنی جادە سایدە کۆنەکەی کردویان لە بازە شوێنە بەعکسەوە بە ئاستەکەی بەرزتر کراوەتەوە و سایت سلۆپەکەی تەسیل لەسەر ڕێگە کۆنەکە ژەکات ئەمانە هەمووی تەسیراتی خراپن لەسەر ڕێگە کۆنەکە و ڕێگە کۆنەکەش پاناییەکەی زۆر زۆر کەمە ینی لە بینی 6 مەترونی و ناگاتە 7 مەتر ستاندەر ئێستا مامەی کە دروستێکن 8 مەتر و 25 یعنی بە ئیسراحەت بۆ دوو سیارە ئەگەر بار هەڵگریش بن زۆر بە ئیسراحەت بە پاڵێک ڕۆن و تەسی لەسەر یەک ناکەن بەڵام سایدە کۆنەکە یعنی یەکەم تەمەنی وەزیفی بەسەر چووە دووەمیان پانیەکەی کەمە سێهەمیان وەکوتم تەسیری دروستکردنی سایدە تازەکەی کەوتۆتە سەر وەکو جەناب دەفەرمووی نیشانەی ئاگادارکردنەوە و علاماتی مروری و ئەمانەی لەسەر نییە بەڵێ خۆ دەزانین ڕێگەی خارجی ئینارە و ڕووناکردنەوەی بۆ دانانرێت تەنیا لە هەستی سەرپردەکان دانرێ ئەمە هەموو چێشانە زانین و ساڵانەش دەستمان لە نۆژەکردنەوەی ئەو ڕێگەیە بەڵام ڕێگەیەک خۆی ئەوەنە بەرتەستێک بێ ئەو لۆدە زۆرەشی لەسەر بێت ناتوانین نۆژەنکردنەوەکە نۆژەنکردنەوەیکی بنەڕەتی بێ یعنی هەرەتوانین چاڵ و چۆڵەکانی بە شێوەیەکی وەکو مسەکینێک چاکەین یان ئەکتافەکانی شانی جادەکە گڵی تێینکەین بۆی جیاوازی نێوان قیر و تێکەڵەکە زۆر نەبێت لەو کاتانەیە کە سایق ناچارە بێ بچێتە سەر شانی ڕێگەکە تووشی ڕووداوی نەخوازراو نەبێ ئێمە هەرتوانین لە ئێستا ئەوە بکەین بەڵام ناتوانین ئەو ڕێگە کۆنی کە ئێستا هەیە بە تەواوی چاکی بکەینەوە وەکو ئەپگرێدی بکەین و وەکو ڕێگەیەکی نوێ ئێمە هینی بکەین چونکە وەکوتم تەمەنی خۆی بەسەر چووە ئەگەر بمانەوێت چاکی بکەینەوە ئەبێ ئەو قیرە بە کاملی هەڵگرین و طبقاتی تێکەڵی بۆ بکەین و یعنی دروستکردنی سایدێکی نوێ کە ئێستا لە ئەستۆی بەڵندەرەکە یعنی ئێمە بێ هەر نۆژەنکردنەوەیکی موقەتی بۆ بکەین بە ئومێدیەوەی کە پرۆژەکە خۆی دەست بەکار بێتەوە و ئەو ڕێگە کۆنە چاک بکرێ یعنی لە نۆژەنکردنەوەیکی سەرپێیی زیاتر ئێمە ناتوانین هیچ کاریشکە لەو ڕێگە کۆنەیە بکەین. مامۆستا بەرتەسکیشە ڕێگا کۆنەکە یعنی ئەوە نییە ڕێگایکی ئاسایی بێ ئەونی زانیاریمان وەرگرت بێ 2 مەتری کەمە لە بەڕێ وەکووتم لەبەرەوەی ڕێگاکان بە پێی پارەکە تەسمیم دەکرێت کۆمپانیاکە بکی دەکاتەوە ڕقابەش نییە ڕقابەش یەکێکتر لەوە کارانێک کە بۆ بۆی هۆ کۆمپانیەکان بە ئاسان شیشەکانیان تێپەڕێن بوونی بەرپرسی گەندەڵ و یاخو فەرمانبەری ناو دام دەستگاکانی حکومەت فەرمانبەری بێتوانە بەداخەوە لەو پرۆژانە بەرتیل وەرگراوە بەرتیلی زۆر گەورەکراوە بەرپرس پێ دەزانم بەرپرسی حکومی سیارەی وەرگتووە لە سەو پرۆژانە وتیە سیارم بۆ بکرە سیارەی وەرگتووە مهندیسی حکومی بەداخەوە لە ناو پرۆژەکەدا هەبووە کە لە ماوەی بۆ نمونە 6 مانگ لە ماوەی ساڵێکدا ساڵێک و 4 مانگدا
کۆمپانیا ڤیزەی گەشتیاری بۆ وەرگرتەوە بۆی بچێت و ئیدی سخلاتکە کاتە بەرتیل و پارە خواردن و ئەمانە بوون بۆ هۆکاری حسابی مڵکی گشتی و بەرژەوەندی گشتی واتە بەرژەوەندی گشتی خراوەتە لاوە لەبەر بەرژەوەندی تاک و کۆمپانیا بەڵێ لەبەر کۆمپانیاکان ڕقابیان لەسەر نییە پارەکان بە شێوەیەکی باش بۆ خەرج ناکرێ و حکوومەتیش ڕقابەت چاودێری نییە بۆیە ئەو پارانە بەرتی دەدرێ بە شخصەکان کاتە بەرژەوەندی شخصی ماڵی خەڵکی وێران کردووە بەرژەوەندی شخصی وای کردووە کابرا بەرپرسێکە دەچ یەک گرداکی دەکات جادەیەکە بەردەستکی دەکاتەوە کۆمپانیا پارێکی زۆر لەم ڕێگایە نەخوراوە ئەم ڕێگایە بە سێ قۆناغە یەک قۆناغشی بە تەواوەتی تەواو نەکراوە یەک تەحەدا دەکەم لەو ڕێگایە لە یەک شوێنی کە دەستکاری کراوە ڕاگر بۆ ڕێگاکە کرابێ نەخێ مەوادی پڕکردنەوە سێ چین بووە دوو چینی خواردووە یعنی ئەوەندە گەندەڵ تێدا کراوە ئەگەر لە هەر وڵاتێکی تر بە بەس لەسەر گەنداڵەکانی ئەو جادەیە بە حکومەت هەڵدەوەشاو بەرپرسەکان دەدراندا بکات کۆتا پرسیارم کاک محەممەد کەی ڕێگای خەلەکان بۆ چوارقڕنا و ئەو ڕێگا نەیدیکە کە باست کرد بە دووسایی دەبین بە شێوە گشتێکی وڵی وەکوتم مۆزوعەکە پارەیە ئێستا قۆناغی دووەمەکە کە 25 کیلۆمەترە و وەکوتم لە پردی هیزۆپ تاو کۆمدی خەلەکان دەست پێکات و تەرکیزی زۆری لەسەرە و بارگرانی بۆ خەڵک دروست کردووە 29 میلیارد دیناری پێویستە ئەو پارەیە ئەم ڕۆدابین بکرێ ئێمە بەڵێنین تا ساڵشکە ئەم کاتە ئەو پرۆژەیە تەسلیم بکەین یعنی هەموو مەسەلەکە تەنیا پارێ ئەگەرێکەیە کە پارەدابین کرابێ من ئاگادار نیم من وەکو خۆم ئاگادار نیم جەناب بۆ ئاگادار نەبیکی ئاگادارەکە محەممەد کەواتە شتێک نییە وەڵایی من نازانم بەس جەنابی وەزیر دوێنێ لە کەسەردانی پرۆژەی کەلار دەربەنی خانی کرد وابزانام خۆیان قسەیان لەگەڵ بەڵێندەرا کردو و قسەیەوە کراوە کە لە دوای جەژنی قوربانەوە دەست بەکار بن بەڵام من وردەکاریەکەی لە تەرەفی خۆمەوە نازانم کاک محەممەد هەڵبژاردنەکانی نزیکە لەوەچێک کەم تا زۆر ئیشکردن دەست پێ بکاتەوە نیە وەڵی ئێمە وەکو خۆمان کارکردنی وەزارەتی ئێمە و جەنابی وەزیر پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە ئەگەر پیا و یعنی شایەتیەکی بێویژدانی بۆ بات یعنی بەو ڕێتمەی کە ئێستا سەردانی پرۆژەکانەکات و هەڵی بۆیە لێ سەرەتای کابینەکەەوە تاکو ئێستا وەزیری ئاواداکردەوە هەر بێگەڕێتمیشی کردو پەیوەندی بۆەوە نییە بەڵام ئەگەر لایەنەکانی کە دەسەڵاتیان بەسەر پارەکە هەیە و یعنی ئەوان ئەگەر بە ناوی هەڵبژاردننیشەوە بتوان پارێکی باشتر بۆ پرۆژەکان ئێمە دابینکەین ئێمە پێمان خۆشە خزمەتێکی زیاترە بۆ خەڵک کاگردون لە کۆتاییدا وەکو شارەزایەکی بواری هاتوچۆ تا چەند لە دۆخی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕازیت بە شێوەیەکی گشتی کەم تەرخەمی هەیە لە ڕاستیە پێویستە هەنێ ئیش کراوە هەنێ کار کراوە بەڵام ئەکرێت باشتر بین ئەکرێ باشتر پەرەی پێ بدرێت ئەکرێ ڕاگەاندنەکان زیاتر بایەخ بە هاتوچۆ بن ئەکرێ بەڕێوبەرایەتەکانی هاتوچۆ زیاتر بایەخ بە ڕەوشی هاتوچۆ بن شارەوانی ڕێگاوبان حکومەت بە شێوەیەکی گشتی ڕێگاوبانەکانمان ئەکرێت زیاتر و زیاتر بێت چونکە لە ڕاستیە ئێمە ئەومان بیر نەچێت یعنی قوربانی هاتوچۆ وەکو تیرۆری سپی وایە لە ڕاستیە ئەبێ ئێمە بەرەنگاری بینەوە بەو بە هەموو شێوازێک وەکو باسم کرد بەو شێوازەی کە ئێمە بتوانین ئەو هەڵانە ئەو خەلەلانی کە هەیە لە هەموو سەکتەرەکانیان بتوانین چارەسەری بکەین واتە نەخۆشەکان ئەگەر لە ڕانیەوە بەهۆی نەبوونی خەستەخانە و پزیشکەوە بنێری بۆ سلێمانیەوە لە ڕێگاکە بمرێ باڵکەمان هەیە نەخۆشمان هەبووە جەڵدەی مێشک لێی داوە ئەگەر دکتۆری لێ بایە لە ڕانیە ئیختیساس و ڕێگاکە باش بە و زوو گەشت با بە سلێمانی خوای گەورەنان دەرچێکی بۆ کردبا و دەرباسە بوو بەڵام بەهۆی خراپی ڕێگابوونە بۆتە قوربانی گەنجیش هیواشەیە لەوەی بۆ وەرگری چارەسەرێکی بەسی لەم ڕێگا ڕۆحی خۆی دانابێ هەیە نەخۆشەیە لێرە چووە بۆ ڕێگایەدا بۆەوەی بچی چارەسەر وەرگێ بۆ خۆی و ساقەکەشی بۆتە قوربانی نمونەی کەمان هەیە نەخۆشی ئافرەت کە حەملی هەبووە پێویست بۆ بچێتە بۆ سلێمانی پێویست بە بچێتە بۆ هەولێر
لە ناو سیارەی سحاف فریاگوزاری خێرایی لەوێدا لەبەر خراپی ڕێگاوبانەکە هە لە ناو ئۆتۆمبیلەکەدا لە ناو سحافەکەدا لە ناو فریاگوزاری سەرەتایی لەوێدا ناڕەحەتێکی زۆر منداڵی بووە نەگەشتۆ شوێنی خۆ بە مزاحمەتی کەوتۆتە بەردەم قوربانی ڕێگاکان زۆر خراپن یعنی ڕێگاوبانەکە نەشتەرگەریەکەی بۆ کردووە بەڵێ ینی نەتوانیوە بگاتە شوێنی مەبەست کە پێویست بووە عنی مەترسی مردن لەسەر ئافرەتەکە و منداڵەکە هەبووە کە دەبێت بگاتە نەخۆشخانە نەگەیشتر نەگەوێتە نەخۆشخانەکە لە ناو سیارەکەی مامۆستا ئێوارانش لە هەموو کاتێک زیاتر لۆتی لەسەرەوە ئەم ڕێگایە گرفتەکەی لەوەدایە خراپی ئەنی ئەمەوە یەکەم ڕێگاکە تەسکە دووەم لۆ دوو قەرباڵغێکی سۆی لەسەرە سێەم سیارەی گەورەی پێدا دەڕوە بۆ نمونە بارهەڵگری گەورە لۆری گەڵابە تانکەرەکانی نەوە هەر بەم ڕێگە بەتەسکە ئێوە دوای ئێواران دیقەت دەنێ جای وایە سێ بار هەڵگری گەورە لە دوای یەکدا دەڕۆن ئەو هەڵکەندنانە مامۆستا هەڵکەندنی لای شەقامەکە و ڕۆکردنی خۆڵ و ئەمەش ئەوەی سەر لە هەر جادەکە هەڵخێنراوە تەنیشت ڕۆخی جادەکە مەترێک بەرزە خوانە خواستە هەر سیارێک بیۆلادا دووبار لەوێش توش حادثە دەبێتەوە پردەکان تا بەنیوە چڵی بەجێ هێشراون ڕاگریان بۆ نەکراوە ڕاگر بۆ منە و پردێ ئێستا منداڵێک بێت تێرێکسە تێکی گیان لەدەستەدا ئەنی هەمووی وێرانەیە هەمووی بەجێ هێڵراوە ڕقابەی لەسەر نیە پێمان سەیە جێگری سەرۆکی حکومەت هاتووە پێمان گوتووە ئەم منتیقەیە بۆتە گۆڕستانی پرۆژەکان وەرە خەڵک زۆر لێتان بێزارە تەنانەت باوەڕ دەکەی بەرپرسەکان چوونە نێو بازار گەنج لە بەریان مەساوە لە تووڕەیی گەنج جوابی ساڵکەشیان نەداونەوە تەمەەن هاتنەکەشیان لە کاتی ئەوجان نزیبوونە ئەوجانەکە نەکەوەی هاتنیشیان لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە بۆی دووبارە خۆڵخەنە چاوی خەڵکەوە بۆی دووبارە دیسان خەڵکی سیرزاز و ئیستیقلال بکەن بەداخۆ من هەتا ئێستا ئەوەی تەجروبە دەکەم لە ڕووی دیراسی سیاسیەوە لە ڕووی ئیدارەوە لە ڕووی گۆڕانکاری ئیداری و سیاسیەوە یەک میلەت من نەدیوەکو میلەتی کورد ئەوەندا چاوپۆشی لە حکومڕانی گەندەڵ و ئەوە بکات کەواتە کۆتا پەیامەت چیە بۆ حکومەت و بۆ خەڵکیش پەیام ئەوەیە کە ئەو حکومەتە ئومێدی گۆڕانکاری چاکسازی لێ ناکرێت داوا دەکەم خەڵک بۆ خۆیان شێوازێکی نوێی حکومڕانی دابڕێژنەوە و خەڵک بۆ خۆی بێتە ڕقابە و سزادەری ئەو کەسانێک کە گەندەڵیان کرد بایکۆت سزاییان دەنگدان بەو لایەنانەی کە دژی ئەوانن بێگومان بەدیری هەڵبژاردن ئیلا هەڵبژاردنە ئیلا دەنگدانە خەڵک دەتوانانی بەڕێگەی دەنگدان لایەنەکانی دەسەڵات لایەنەکانی حکومڕانی سزادا با پرۆسەی حکومڕانی هەموو 4 ساڵێک گۆرە لە ڕێژگیر لە ڕێگەی دەنگدانەوە ئەم 4 ساڵ باش نەبوو بیگۆڕە بێکە ئەم 4 ساڵ نەبوو باش بوو بیگۆڕە بێکە خەڵکێک بێنە سەر حکومڕانی کە زیینەکە کە پارە نەخوا کە لە خوا بترسێ ڕقابەی خوایی پێش هەموو شتێک بخا خەڵکێک بێنە سەر کە چاوی لە خواردنی پارە و سامان نەبێ فەسادی ئیداریان دروست کرد پارەیان هەموو بە فاشۆن و مۆدێنس و گۆرانی بێش و نازانم سەما و دانس و ئەو شتانە سەرف کرد دەڕۆن بۆ خۆیان لە کاتی ئاهەنگەکان و سەری ساڵەکان و بۆنەکاندا کوڕوکچی مەسوولەکان و بەرپرسەکان لەبەرەوەی شوێنێکی خۆش و خۆشگوزەران نیان دروست نەکردووە لەو هەرێمە لەو نیشتمانە دەچنە دەرەوە ڕادەبێن خۆش دەژین خەڵکی فەقیریش مەعاناتدا هەڵبژاردننی ئەم جارش جیاوازە لەبەرەوەی 5 کورسی کۆتاکان نەماوە و ئەکرێ پارتی وەکێتی 50 زائیدێک بەدەست نێرن و ئەمەش بێتە هۆکاری ئەوەی کە پارتی وەکێتی نەتوان چیدی بڕیاری کۆتایی لە پەرلەمانەوە دەربکەن و بیاسا دەربکەن کەواتە ئەمە دووبارە ئەبێ خەڵک هۆشیارانە مامەڵە بکات و بایکۆتی هەڵبژاردنەکە ئەم قۆناخی ئەو هەڵبژاردنەی لە پێش هەڵبژاردنێکی زۆر چارەنسازە هەڵبژاردنێکی زۆر گرنگە و مەسیریە و پێویستە ئیتر خەڵک بە دەسەڵات بە یەکێتی و پارتی بەو فەرمانڕەوا و بەو موشەخۆر و بەو نەوت دز و بەو پارەخۆرانە بڵێ ستۆپ ئیدی قەیرانی موچە قەیرانی ڕێگاوبان قەیرانی سێکتەری تەندروستی پێیان بڵێ ستۆپ خەڵک لە ڕێگەی دەنگدانەوە حکومڕانیەکی نوێ بێنێتەکایەوە دروستکە. داناڕێگای خەلەکان لە ئێستا دایکە لەو ڕێگانە کە ئەڵمە پێک لەسەر سێتەوە بۆ بەڵام بەشەکانی دیکەی
ماوە ڕێگای خەلەکان بۆ وەڵغانیەوە بۆ پێچوانشەوە زەبارە بۆ سلێمانی لە ئێستادا ئەو ڕێگایە گەیشتۆ بە چیوە ئەو ڕێگایە پێوترە ڕێگای دوکان چوارقۆمە سێ قۆناغە قۆناغی یەکەمی لە چوارقۆمە تا پردی هیزۆ بەکە لە سەدا لەو پێنجی زیاتر تاوا بووە قۆناغی دومی لە پردی هیزۆ تاوەکو نزیکی خەلەکان دەست پێکات کەویش ڕێژەی جێبەجێکردنی لە 145 کارکردن تێدا وەستاوە بەوەی ئەو بارودۆخی ساڵانی ڕابردوو و پلانمانداناوە لە ئایندێکی نزیکە ئینشەڵا بە تاکید لە دوای جەژنە و کارکردن نوێش دەست پێکاتەوە قۆناغی سێمی کە لە خەلەکان دەست پێکا بۆ دوکان کە 10 کیلۆمەترە ئەوە خچومانەتە چوارچێوەی قەرزی بانقی دەولی کە دەدرێت بە عێراق لە بەشی یاریبی کوردستان لەو قەرزە ئەو پرۆژێ مەخسوتە سەر ئەو بودجەی ئەو قەرزەی کە لە بانقی دەولی وەرەگی هەر کاتێک چاوەڕێی دوا پەسەندکردنی وەزارەتی پلاندانانی عێراق ئەگەر وەزارەتی پلاندانانی عێراق پەسەندی قەرزەکە بکات لەم ساڵات توانین پرۆسی تەندەرکردنی پرۆژەکە دەست پێ بکەین. لە کۆتاییدا دەمەوێت جەخت لەو زانیاری بەڕێوبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی بکەمەوە کە باسی لەوە کرد لە سەرەتای کابینەی نۆدا وەزارەتی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبان باسییان لەوە کرد کە 7 پرۆژەی ڕێگاوبان لە سنووری پارێزگای سلێمانی لە بەرنامەی کاریاندایە و لەم کابینەدا کۆتایی پێدەێنن بەڵام 7 پرۆژەکە هیچیان بە کۆتایی نەگەیشتن لە کۆداییدا ئەوە ماوەتەوە بڵێن کە ئەم دەسەڵاتدارانە و ئەم سەرکردانە شایانی ئەوە نین لەم هەڵبژاردنەدا متمانەی ئێوەی بینەر و هاوڵاتی بەدەست بێننەوە و پێویستە سزا بدرێن چونکە ڕۆژانە و هەفتانە و مانگانە هاوڵاتیان لەسەر شەقامەکانی دەرەوەی شار دەبنە قوربانی بەو خودایەتان دەستپێرم کە سپاردە زایە ناکات و خواتان لێ